کۆمەڵی ئیسلامی کوردستان هێزێکی سیاسی کوردستانی کە لە چاوی دۆستەکانیدا هاوڕێی تا کۆتایی مەنزڵ و لە لای خەڵکی ستەمدیدەش باوەشێکی میهرەبان و لە چاوی نەیارەکانیشیدا خاوەن بەڵێن و ڕازگۆ لە دۆستایەتی و دژایەتی ئەوەشی ئەم هێزە ئیسلامی خستۆتە سەرڕێی گەورەبوون و گەشەکردن ئەو بنەما ئەخلاقیانەیە کە لە فەرهەنگی سیاسی خۆیدا کردوێتە کلتور و لە کەسی یەکەم تا ئاستەکانی خوارەوە پێیانەوە پابەندن. کاتێک ئەدەبیاتی ئەم ڕێکخراوە ئیسلامیە خوێنیتەوە گوێ لە گوتاری سیاسی سەرکردەکان یەگری بۆ دەرەکەوێت کە هێزێکی تەواو خۆماڵیە و شێوازی دینداری و بانگەوازە ئیسلامیەکەی و ئاراستەی سیاسی و گوتاری حیزبیانی خۆی بەستۆتەوە بە بەرژەوەندی گشتی کۆمەڵگەی کوردستانیەوە و ئۆپۆزیسیۆن بوون و بەشداریکردنیشی لە حکوومەت و دەسەڵاتدا براندێکی تایبەتە و لە هیچ هێزێکی سیاسی دیکەی هەرێمی کوردستان ناچێ ئەو براندە تایبەتەش بنەمای بە باشوتن باش و بە خراپی ژوتن خراپە. خێر و بێرەکانی کە خوا خوڵقاندوونی بۆ هەمووتانە بە یەکسانی ئاشتەوایی و تەبایش بەبێ سەسپاندنی دادگەری خەیاڵە. بەڕای شارەزایانی ڕەوتە ئیسلامیەکانی کوردستان ئەوەی کۆمەڵی ئیسلامی کوردستانی هێشتوتەوە و لە گەشەکردنێکی لەسەرخۆ و هێمندایە سەرەڕای کاریزمی بوونی ئەمیرەکەی لە ڕووی ئاینی و سیاسی و کۆمەڵایەتیەوە کە سیاسیکی دووربین و نووسەر و بیریارێکی گەورەی مسلمان و کاراکتەرێکی ویسراوی کۆمەڵایەتیە ئەوەیە کە نەوابەستەی هیچ مەدرسەیەکی فکری بێگانەیە نەدابەستە و پاشکۆی هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانیشە هەر بۆیە لە ڕۆژی ڕاگەیاندنیەوە ڕوبەڕووی هەڵمەتی نەهێشتن و سڕینەوە و پاکتاوی سیاسی تا دەستگیرکردنی سەرکردەکان و کادیرەکانی و نانبڕین و سزادان و دواتریش موشەکباران و کوشتن بۆتەوە. بەڵام پێچەوانەی پیلانی نایارەکانی ئەم هێزە ئیسلامیە ڕۆژ بە ڕۆژ ڕەگی خۆی لە ناوچینەکانی کۆمەڵگەدا دادەکتێ و دەبێتە بەشێک لە تەونی کۆمەڵایەتی خەڵکی کوردستان. ڕازگۆیی و پابەندی لە خیتابی سیاسی و بەڵێن و هاوپەیمانی ڕوونی و ڕاشکاوی لە دیدی سیاسی و مامەڵە لەگەڵ ئەوانی دیکە دەمانگەێنێتە ئەو باوەڕێی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ژێر کاریگەری هیچ فشارێکدا ئامادەی تێکەڵبوون و شوێنکەوتنی حەزەکەسی و حیزبیە ناشەریفەکان و ڕۆژەی خێڵەکی و ستەمکاری هیچ کەس و دەسەڵاتێکی دیکتاتۆر و چەوسێنەری نابێ. ئەوەی ئێستا کۆمەڵی ئیسلامی کوردستان لە دوو هەڵبژاردن لە ماوەی 1 ساڵدا دەیچنێتەوە بەرهەمی ئەو ئەخلاقە بەرزە سیاسی و ئەو ڕازگۆیەیە کە لەگەڵ خەڵک و هێزە سیاسیەکانی دیکەدا هەیبووە بە جۆرێک سەرەڕای ئەوەی ڕێژەیەکی کەمی خەڵک بەشداری پرۆسی هەڵبژاردنەکانی کردووە بەڵام تەنها سزای ئەم هێزە سیاسیە ئیسلامیان نەداوە و بە پێگەیەکی دیار و سەری بەرزەوە لە پێشەوەی داکۆشیکردن و بەرگریکردن لە ماف و ئازادیەکانی خۆیان هێشتویانەتەوە. لە سەروبەندی پێگەێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانیشدا کە هێزە سیاسیەکان بە بەشداری نەکردنیان لە حکوومەت هەڵپەی بەدەزێنانی دوو دەنگ و بەشدارەکانیش هەڵپەی پۆست و کورسیانە کۆمەڵی ئیسلامی کوردستان بە بەرچاوڕوونیەوە لەو یاریە حیزبیانە دەڕوانێت و سەرەڕای کۆبوونەوەکانیشی لەگەڵ ئەم دوایی دەسەڵات هێشتا خاوەنی متمانەیەکی گەورەیە لە ناو شەقامی ناڕازی هەرێمی کوردستان. ماوەتەوە بوترێ ئەو قورساییە سیاسی ئێستای کۆمەڵی ئیسلامی کوردستان دەرەنجامی سیاسەتێکی ڕاست و دروست و دیدێکی ڕۆشن و ڕاشکاوە کە لە ساتی ڕاگەیاندنیەوە تا ئێستا کاری لە سەرەکات و پێی ناسراوە بەرهەمی کۆمەڵێک بیرکردنەوە و قوربانیدان و هەڵوێستە کە لە عەقیدەیەکی پاک و بیرێکی سیاسی ئیسلامی خۆماڵیەوە سەرچاوەیان گرتووە و جای دەکاتەوە لەوانی دیکە کە بوونی خۆیان لە نەبوونی ئەوانی دیکەدا دەبیننەوە.